ڕێککەوتنی هەولێر و بەغدا شکستی هێنا و تیمی سکاڵاکاری دەستگای ستاندەریش هۆشداری دەدات لە بەغدا پلە بەرزکردنەوەی هەموو فەرمانبەران دەستی پێکرد لە هەرێمیش تەنها سەربازیەکان پلەیان بەرزکرایەوە. حەسەدا دووەم هێرشی هێزەکانی دیمەشقی تێکشکاند و هۆشداری توندیش دەدات بەهۆی ڕازی نەبوونی حکوومەتی هەرێمی کوردستان بەڕادەستکردنی نەوتو 120 میلیارد داهاتی ناوخۆ و تەڵتینکردنی موچەی فەرمانبەرانی هەرێم. ڕێککەوتنی نێوان حکوومەتی بەغدا و هەولێر لە شکستی تەواوەتی نزیک دەبێتەوە. حکوومەتی هەرێم خۆی لەسەر جەم پابەندیەکان دزیوەتەوە. ئەمەش چارەنووسی موچەی مانگی 6 و 7 و مانگەکانی تری خستۆتە بەردەم مەترسی. ئاوکات دکتۆر ڕەعەت ڕەفعەت سەرۆکی تیمی سکاڵاکارانی دەستگای ستاندەر لە دادگای فیدراڵی ڕایگەیاند ئەو کێشانەی ئێستا هەیە بەردەوام دەبێت تاکە چارەسەرەوەیە هەموو فشار بکەین بۆ ئەوەی تەڵتین جێبەجێ بکرێت و چیتر حکوومەتی هەرێم موچەی فەرمانبەرانی هەرێم نەکاتە پاساو بۆ بەردەوامیدان بە دزیەکەی. ئەمڕۆ محەممەد شیع سوودانی سەرۆک وەزیرانی عێراق وەزیری دارایی عێراقی ڕاستپار بۆ جێبەجێکردنی پلە بەرزکردنەوە و بەستنی سەرموچەی سەرجەم فەرمانبەرانی عێراق بۆ ساڵی 2026. ئەوە لە کاتێکدا لە هەرێمی کوردستان بە بڕیاری وەزارەتی دارایی تەنها هێزی پێشمەرگە پلە بەرزکردنەوەیان بۆ جێبەجێ دەکرێت. ماوەی زیاتر لە 12 ساڵە حکوومەتی هەرێم پلە بەرزکردنەوەی فەرمانبەرانی ڕاگرتووە. تەنها ئەو چینانەی خۆی دەوێت کە زیاتر سەربازیەکانن ساڵانە پلە بەرزکردنەوەیان بەبێ دواکەوتن بۆ بەستراوە و فەرمانبەرەکانی هەرێمی کوردستانیشی لێ بێبەش کراوە. بەو هۆیەشەوە فەرمانبەرانی هەرێم مانگانە لە نێوان 100 بۆ 300 هزار دینار موچەیان لە چاو هاوتاکانیان لە عێراق کەمتر وەردەگرن تاکە چارەسەریش جێبەجێکردنی تەڵتینە بۆ ئەوەی هاوشێوەی فەرمانبەرانی عێراق فەرمانبەرانی هەرێمی کوردستانیش لە کاتی خۆی پلە بەرزکردنەوەیان بۆ ببەسترێت. ناوەندی ڕاگەیاندنی هێزەکانی سووریای دیموکرات لە بەیاننامەیەکدا کە ئەمڕۆ بڵاو کراوەتەوە ڕایگەیاند کە کاتژمێر 3 بەرەبەیان گروپەکانی سەر بە حکوومەتی سووریا هێرشیان کردە سەر 4 پێگەی هێزەکانمان لە گوندی ئیمام. ئاماژەی بەوەش کرد هێزەکانمان وەڵامی هێرشەکەیان دایەوە بەو شێوەیەی پێویست دەکات. دووپاتی دەکەینەوە ئەو هێرشە دووبارانە هەڕەشە لە سەقامگیری ناوچەکە دەکات. حکوومەتی دیمەشق بە تەواوی بەرپرسیار دەکەین لەم کارانە. دووپاتیشی دەکەینەوە هێزەکانمان لە هەموو کاتێک زیاتر ئامادەن بۆ ئەوەی بەهێز و ئیرادەی تەواوەوە مافی خۆیان بۆ وەڵامدانەوە بەکار بهێنن.